ئەو مادەی لە سەدەی 21دا زیاتر لە هەموو کاتێک پێی ناوەتە ژیانی خەڵکەوە لەگەڵەوەی مەترسیدارە و بەژە هەر ناو دەبرێت بەڵام بەکارهێنانی بووە بە بەشێک لە ژیانی ڕۆژانەی هەر تاکێک ئەو مادەیەش پلاستیکە ئەو مادانەی لێ دروست دەکرێت مادەی ئۆرگانیە کە پێکاتەکانی نەوتە لە سەرچاوەی غازی سروشتی و نەوت و خەڵوز لەگەڵ مادەی پۆلیمەر دروست دەکرێت لە باشووری کوردستانی ژێکێک لەو مادە و کەرەستانەی بەکاردەهێنرێت پلاستیک و نایلۆنە ئەمەش مەترسی لەسەر سروشت و ژینگەی کوردستان دروست کردووە بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە باشووری کوردستان تەنیا لە یەک ڕۆژدا 7,000 تۆن زبڵ و خاشاک کۆ دەکرێتەوە لە 35 ئەو خاشاکە پلاستیک و نایلۆنە بەشێکی زۆر لەو پاشماوە پلاستیکیانە لەلایەن هاوڵاتیانەوە تێکەڵ بە پاشماوەی دیکە دەکرێت تیمەکانی شارەوانیش کۆی دەکەنەوە و لە خاکدا فڕەی دەدەن ئەمەش ژینگە پیس دەکات بەشێکی دیکەی ئەو پلاستیکەش لەلایەن هاوڵاتیانەوە فڕێ نادرێت و کۆمەڵ دەکرێت ژمارەیە کەس کە بژێوی ژیانیان لەسەر پلاستیکە کۆی دەکەنەوە و دەیگوازنەوە بۆ کارگەکانی هاڕینی پلاستیک من ڕۆژانە ئەگەڕێم بەم شارەیە ئاوڕێی شەقامەکانم ئاوڕێی کۆڵانەکانم ئەگەڕێم بە دوای مادەی پلاستیک و ئەو مادە زیان بەخشانی کە لە زەویە ئەمێننەوە ئەبێتە هۆی پیسبوونی ژینگە لەگەڵ گروپی ژینگە دۆستی تەوە بۆ خلالی 4 ساڵە من ئیشان لەگەڵەکەم ژمارەکەم لێ بڵاو کردوێتەوە بە پۆستەکەم خەڵک ڕۆژانە مادە پلاستیکانە کو ئەکاتەوە فڕی نایە دای خۆی دای ئەنێ تا زۆرە بێت کاتێک کە زۆر بوو زانی شوێنێکی شوێنی لێگرتووە زانی ئیسعاجی کردووە تەلەفۆنم بۆ ئەکات ئاگادار مەکاتەوە ئەڵێت وەرە بۆ پلاستیکان حازرە منیش یەکسەر بە دوای ئەوە هەوڵی ئەوەم کە زووتر بگەمە سەری پلاستیکانی لێ وەرەگرم و بەسپاسەوە تەمان مەمنون لێ بم تقریبا لە ساوە بیستی خەڵک مادە پلاستیکان فرە نادا کۆی ئەکاتەوە تا زۆر ئەبێت جا زۆر ژینگە دۆستمان هەیە زۆر کەسمان هەیە دۆستی خاک و نیشتیمانە ناڵم کۆی ئەکاتەوانێ و تا زۆرە بێت دوای ئاگادار مەکات و ئەنجا لێ وەرەگرێت نەبەت دڵنیاییەوە من کەسابەت زۆرە بیکەم مالی ئارەزووکە هەموو کەسابەتێکم کردووە زۆر کەسابەتم کردووە زۆر شتم کردووە بەڵام کە ئەم ئیشە ئەەکەم تەنها مەبەستم پاراستنی ژینگەیە مەبەستم لە پاک و خاوێنی شارەکەمە ئەجینا وەکو کەسابەت بڵێ کەسابەت زۆرە ئەمە هەم بۆ بدوو مەبەستەکە هەم وەکو کەسابەتێک و هەم وەک پاراستنی ژینگە زۆر کەس هەیە ماتۆری بێ ماتۆرسکیلی بێ ئەگەڕێ لە شارەکانە بەڵام بکو من لە گروپەکەەوە ئیش ناکات خۆ بە شەقامەکانە ئەگەڕێت ئەوەی کەوتبێ یاخود بە کۆڵانەکانە ئەگەڕێ هەڵێگرێتەوە و ئەو ئیش ئەکە بەڵام شخصی خۆم زۆر خەڵکم هان ناوە زۆر خەڵکم تەشیع کردووە کە لەو گروپەوە ژمارە دانێت و خەریکی ئەم ئیشە بێ بەڵام تا مەدەیەکی کەم توانیوێتی ئەو ئیشە بکە نەیتوانی و بەردەوام بێ لەگەڵ ئیشەکە دوای ئەوەی کە ئەم مادە پلاستیکانەمان کۆ کردەوە طبعا لە ماڵەوە دایانێم تا زۆر ئەبێت دوای ئەوە بەبێ بەجیاوی بم ئێستا کارگەیەکمان هەیە ئەم مادانە بەجیا وەرەگرێت ئەمانە ئەبێ بەجیا بەرن بۆ کارگەیەک و دوای ئەوە ئەم مادانی کە هێڵبەژێر هاتوون عینەشت ئەبێ ئەم دەبانە بەجیا بەرن بۆ کارگەیەشیکە بۆ ئەمانش بە هەمان شێوە ئەبێ بیبن بۆ کارگەیەشیکە ئەم مادە سەبەتانە لەگەڵ پلاسکۆی تەماتە مەسەلەن ئەو شتانەی کە سەتڵی ماست ئەبێ بیبن بۆ کارگەیەشیکە و وەکو تەوزیعات ئەنی هەر کارگە و پەیوەندی بە مادەیەکەوە هەیە لە بەرامبەر هەر کیلۆیەکی 250 دینارمان بۆ دائەنێن ئەگە 100 کیلۆ بێ 25,000ەکە وڵی سواس بخوا من توانیمە ینی سەرکەوتوو بم لەگەڵ یا و توانیمە قەنەعەتم پێ هەبێت ئەجا شکوری ئیشەکەی من باشە ڕاستەکەی ئەتوانم ینی کۆنتترۆل مەکات وڵی هەفتانە ئەسەم خۆم متابعی ئیشەکەی خۆم کردووە هەفتانە 200 کیلۆ بە 300 کیلۆ بە هەموو مادەکان کو ئەەکەمەوانێ سەبارەت بە ئەم مادە پلاستیکانە داواکارم لە هاوڵاتیان هەیە داواکارم هەر تاکیشی کۆمەلگا دانە بەدانی خەڵکی ئەم شارە دڵسۆزی نیشتیمانەکەمان بێت هەوڵ بن ئەم مادە پلاستیکانە کۆ بکەنەوە لای خۆیان داینێن وایخود تەلەفۆن بۆ کەسێک بن وایخود بێن بە کەسێک کە خەریکی ئەم ئیشەیە لەبەرەوەی هەم لە ژینگە نەمێنێتەوە لەبەرەوەی کە هەم سیمای شارەکەس تێک ناو ناشرینی نەکات و هەم ئیتر لەمە دووە قەرار دراوە لە عالەمە ئەمانە لە نەو دروست نەکرێت ئەبێ ئەمانە ڕابکێشرێنەوە وەربگیرێنەوە و دیسان بەکار بهێنرێنەوە لەبەرەوە ئەمە ئەچێتە قیمەتێک ئەچێتە پارەیە ئەمانە هەمووی پارەن هەمووی بەکارێن ئەمانە هەموو مادە و سەرەتی وڵاتن داوام لە تاکە دانە بەدانی خەڵکی ئەم شارە هەیە کە هەوڵبات مادە پلاستیکان کۆ بکاتەوە و لە دوای یا بیا بە کەسێک یاخود خۆی ئەتوانێت بیا بۆ ڕێساکردن بۆ ئەوەی ژینگەی شارەکەمان پارێزراو بێت بتوانین گرنگی بە باک و خاوێنی شارەکەمان بین بتوانین ئەم شتانە لە شەقام و لە سوسوش و لە لاکۆڵان فرێنە دەین بتوانین سیمایەکی جوان بە شارەکەمان ببەخشین بە پاک و خاوێنی لەم مادانە
بەڵێ هاتەواش سەرچاوم براجان باش فەرمایە چاوەکەمی بەڕێزم باشی قوربانێ. دەبشتەکە کۆ بوونێتەوە زۆر ناڵەکەێت لە مەجارێکە بیبی پێی لە خزمەتە بم بەڕێزی لەکوێ بووی ئەوەی کارتیای زیاتوی بەسەر چاوەکەم ئێمە خزمەتی حەوراجان بەسەر سەرم لە خزمەت تاڵێ چاوەکەمی قوربانێ بم خواگەدارێ پافیز بێت پافیز پافیز. پلاستیک یەکێکە لە گەورەترین هۆکارەکانی پیسبوونی ژینگە. پاشەڕۆی پلاستیکی بۆتە مەترسی بۆ سەر خاک و ئاو و هەوا، سەرنجام مەترسی بۆ سەر ژیانی مرۆڤ و تەواوی زیندەوەران. لە بەرامبەرە مەترسیانەی کە پلاستیک دروستی دەکات، لە زۆربەی وڵاتان بەکارهێنانی پلاستیک قەدەغە کراوە. ئەو جێگراوانە بەکاردەهێنرێت کە دۆستی ژینگەن. لە هەندێک وڵاتیش کارگەدا مەزراوە بۆ دووبارە بەکارهێنانەوەی لە پێناو پاراستنی ژینگە. لە چوارچێوەی ئەم پیشەسازیە ژینگەیەدا لە باشووری کوردستانی چەندین کارگەی بچووک و مامناوەند لەلایەن کەرتی تایبەتەوە دامەزراون. لەم کارگەیەمە پلاستیک بە عام وەریەگرین ناتیجەکەینەوە بە حوبەیبات و وەینێنین بۆ نەم کارگەکانی کەمەی بۆ کارگەی بۆری و لایلۆنی زەبڵ بەکارهێنرێت بەکارهێننەوە بۆ دەریشەوە ئەینێرین بۆ تورکیا بۆ ئێران هاڕینەکەی نووسیکەینەوە بە موادیەوەریتایەتی لایلۆن خەڵکانێکن ماتۆڕیان پێە بە توێتایی هێنن لەناو علۆی سلێمانی هێنن لەناو شارگۆیەکەنەوە هێنن بۆ ئێمە پلاستیک بە عام وەرەگرین سنووقیمەوەیە دەبەی ئاوە دەبەی ڕۆنە ینی بە عام پلاستیک وەرەگرین ڕۆژانە 2 تەن بۆ 3 تەن بۆ پلاستیکمان بۆیە بێ هەمووی ناوخۆیە ئێمە لێرە هەمانە کەپسیەکە دەیکەین بە بالێت هەمانە ئەیها ئەیشوینەوە ئەیهاڕین هەشمان نایکاتەوە بە گرانۆڵ ئەیین بە معمەلی عەلاگە و معمەلی بۆریەکان بۆ ناوخۆیە لە هەولێر لە کەرکووک لە ناو سلێمانی هەیە تقریبا 10 کەسیشی بە عامەوەی کە خەڵک بۆیێنێ زۆرە خەڵکێکی زۆر بە ماتۆڕ و بۆ کەی شمان بۆێن لە ناوخۆی ئێمە تقریبا 8 کەس بۆ 9 کەسین دەری شوانێ بزیاد لە 200 کەسەیەکە ئەوی شاکا بۆمانێنێت بژێویشیان ناڵم لەسەرەوەی 200 بۆ 300 کەسە بێت کە ناوشار ماتۆڕ و بە توێتا و بەم شتانە کۆیەکەنەوە بۆمانێن لە قەزا و ناحەکانەوە ئێنن ئەم پلاستیکا گەر ئەمانە نەبێ نازانام یانی ڕاتە چێتە بۆ تانجەرۆ لەوێ فڕێ دنیا ئەسووتێ یا لە ژینگە ئەمێنێتەوەنی ئەگەر بێن بۆ ئێرە هەم ئیسفادەی لەکەن ئەم شتێکی باشیشە بێت بۆ ئێمە ئیسفادەی لەکەن و خۆشیان ژینگە پیس ناکەن ینی شتێکی زۆر باشە گەر بیجێڕنەوە بۆ کارگەکان داواکاریمان لە خەڵگەوەی کە بیجێڕنەوە کارگەکان هەر ئێمە نین ێستا تقریبا 15 کارگە ئەمە دروست بۆ وەریەگرنەوە پلاستیکانە ینی نامێنێتەوانێ لە ناو ژینگەیە لە ناو سلێمانیە 10 بۆ 15 کارگە هەیە هەمووی بە تقریبا ینی 2 تەن و 3 تەن هەموو موادیان بۆ چێت پلاستیکی ناوشە گەر حکومەت هاوکاریمان بکە و شوێنمان بۆ دادین کە ئەم شوێنە ئێستا بچووکە جێگای ئەوە نابێتەوە شتێکی زۆر باشە بێت بەڵام هیکەن حکومەت ئەم جۆرە کارگانش ئەگەرچی کارگەی بچووکن بەڵام بە دۆستی ژینگە ناسراون چونکە سەرجەمیان نایلۆن و پلاستیکی بەکارهاتوو وەردەگرن دەیهاڕن و لە ئاودا پاکی دەکەنەوە و دەیکەن بە دەنکۆڵی پلاستیکی بەشێکی زۆری ئەم دەنکۆڵانش هەناردەی دەرەوەی وڵات دەکرێت مانگانە لە باشووری کوردستان نزیکەی 10,000 تۆن هەناردەی تورکیا و ئێران دەکرێت تەنیا لە پارێزگای سلێمانی نزیکەی 3,000 تۆن هەناردە دەکرێت ئەو دەنکۆڵە پلاستیکیانەی ترکە دەمێنێتەوە دووبارە کەرەستەی پلاستیکی لێ دروست دەکرێت وەک سندوقی میوە بە قەبارەی جیاجیا ئینجانەی گوڵ سینی چیمەن سۆندە کەرەستەکانی خانووی پلاستیکی کورسی حەمام بۆری دەبە قاچی قەنەفە و چەندین جۆری تر
نایلۆنە کۆکراوەکانی ژور دەکرێن و لە ڕێگەی تواندنەوەوە دەنکۆڵەی لێ دروست دەکرێت و دەیکەنە مادەیەکی خاو. جارێکی تر لەم مادەیەکی سەی نایلۆن دروست دەکرێت و دەخرێتە بازاڕەوە. ئەم مادەی کە ڕۆژانە بۆ ئێمەیە ڕۆژانە خەڵکانێکن کە بەناو کۆڵانەکانە یاخود بەناو عەلوی سلێمانی یاخود بە منتەقە سەنایەکانە ئەگەڕێن ئەو کەسانە کە ماتۆڕیان پێ یاخود ساری دووتەنیا و بابەتانیان پێ ماوادەکانیان کۆوەکەنە ڕۆژانە ئەیەنە لایەمە لێرە چێتە سەر قەپان لێرە قەپانەکرێت بە پێی ساری ڕۆژ ماوادەکانیان لێ وەرەگیرێت و دوایە کە مۆتسارەکانیان قەپان کرد یاخود ماتۆرەکە قەپان کرا ماوادەکەیان لە ناوم قاعە لە ناوم قاعەیە ماوادەکانیان بەتاڵەکە لێرە اینجا بەپێی جۆری پلاستیکەکە لێرە جیاکرێتەوە تەبەن هەر پلاستیکێک و تایپێکی خۆی هەیە لەلایەن ئاشانە جیاکرێتەوە هەر کام لە ماوادەکان دەچێتە بەردەم ئاشی خۆی و بەپێی نەوع یاخود بەپێی ڕەنگەکان جیاکرێتەوە ماوادەکان هەر کام لە ئاشەکان ماوادی خۆیان هاڕن و دوای پرۆسێ هاڕی نەچێتە پشتی ئاشەکانەوە کە جیاکراوەتەوە دواتر ئیشی خۆی لەسەر دەکرێت و سیارەکان ئەچن بەتاڵی خۆیان نەکێشن و پاری خۆیان وەرەگرن لێرانەوە ئەچنە دەرەوە. ئەو ماوادانی کە وەرەگیرێت بۆ نمونە ئێمە چەند تایپە ماوادێکیشی لەسەر دەکەین بابەتی پلاستیکەکان تایپەکانیان زۆرە ئەوەی کە زیاتریشی لەسەر دەکرێت بۆ نمونە بابەتی نایلۆنەکە بابەتی LDPE یاخود بابەتی سنووق و ئەو پلاستیکانی کە لە ناو مەتبەخە بەکارێتەوە ئەوانە بابەتی PPیان پێوترێت بابەتی دەبەی ڕۆنمانەیە کە HDPE پێوترێت بەزەو بابەتانی کە کەمتر لێرەیشی لەسەر دەکرێت وەکو بابەتی PS-ەکە پلاستیکی ڕقەیە کادوەکو سپلێت گشتی کارەبایانە کەمتریشی لەسەر دەکرێت هەروەها ئەو دەبەی ئاوانەکە لێرە سەیریکەن دەبەی ئاوی بەڕاد و ئەو بابەتانە کە بەکارێت تۆمانە بابەتی پێتی پێوترێت کە ئەم بابەتانە زیاتر کەپ دەکرێت لێرانە و بە کەپکراویشی لەسەر دەکرێت بابەتی پلاستیکەکانی تر ئەوەی کە بابەتی پیپیە لێرە ئاهاڕێت و دوبارەچێت بۆ پرۆسەی شۆردن و دوای شۆردنی لەسەرەوە بۆ دروستکردنی سنووقۆیا هەر بابەتێکی تر کە خواستی لەسەر پلاستیکەکان لە دوای هاڕین لێرەوە بەم ئاشانە کە هەڕێت ئەچێتە بەشی پشتەوە کە ئیسەی سەڵاتی بەشی پشتەوەی شتانەکەی کە ماوادەکە دوای هاڕین چۆن ورد بۆ چۆن جیاکراوەتەوە فەرم لەگەڵ با بڕێنە بەشی خوارەوە لەوەش پیشان ساردەکە ئێستا هاتوونێتە بەشی خوارەوە لە بەشی خوارەوە ئەو ماوادانی کە هاڕاوێتە پشتی ئاشەکانەوە تەمەن هەمووی جیا کراوەتەوە لێرەی سبا یەکەیەکە پیشانتان کە چیە پشتی ئاشەکان جیا کراوەتەوە هەرکام لە ئاشەکان هیچێکی جیاوازی خوانەکەن بۆ نمونە ئەم ئاشەیان ئێستا ماوادە کە ماوادی شین و سپی ئەمە بەیەکەوە بە پێی خواستی خۆمان کە جیامان کردێتەوە ئەمەی هاڕی و هاتوۆتە ئەم پشتۆ جگە لە ڕەنگی شین و سپی هیچ ڕەنگێکی تر نایەتان باشە دواترین ئێرە ئەمە بەشی ماوادی پیپیە ئەم ماوادی پیپیە بابەتی سنووقە بابەتی کەلوپەلی ناوماڵەوانی کە لە مەتبەخە زیاتر بەکارێن هەمووی ئاڕە تێرانن و ڕەنگە ڕەشەکان جیاکرێتەوە بەس بە نسبەتێکی ڕەنگی تری تێکوێت کەوانەی هەر وردەی ماوادەکان نەکەیت کێشەیەکی نێت چونکە تایپی ئەو ماوادی پیپیە هەمویان وەکو یەک وایان بەسن ئەمەشمانەیە کە ئەمە بەشی ماوادی ڕەنگیە کە جیاکراوەتەوە ئەو ماوادانەیە کە ڕەشی پێوە نییە هیچ ئەمە بۆ بابەتێکی تری ئیش بەکار تەمە ڕەنگی ڕەش و سپی ملەوەن هەمووی لێرەوە جیاکرێت بۆی کە هیچی تێکەڵی ماوادی تر نەبێت ئەگەر ماوادێکی سپی یاخۆت سپی کە تا حد یەکەم تر بەس ماوادی ڕەش بێتە ناوەمە یەکتر تێکەڵی ماوادەکەی تۆ ڕەنگەکەی تۆ گۆڕێت چونکە ڕەنگە گەرمەکان بەعام ڕەنگە ساردەکان نەکوژن ئەگەر ڕەنگی ڕەش بێتە ناوە مادەی یەکتر هەموو کوواڵەتی ئیشەکە تێگەدا ئەمە شەر عینی خان ئەمە شەر چونکە نسبەتی ماوادی ڕەش لە ناو بازار ئەو ماوادی کە بۆ دێ زیاترە تەبەن ئێمە یەک دوودانە لە ئاشەکانماداناوە کە تایبەت لەسەر ماوادی ڕەجیشکەن چونکە نسبەتی بە نسبەتی ماوادەکانی ترۆ زیاترە دواتر ئەم بەشەمانەیە کە بابەتی جبسم بۆرد یاخود بابەتی
بۆری ئاوڕۆ و بابەتانە جیاکەینەوە. ئەمە جبسم بۆردی سەقف و دیوارەکە لێرە هاڕاوە و کراوەتە ناو فەردانە دواتر و دوورێت و بۆ کاتی خۆی و بۆ شوێنی خۆی کە خواستی لەسەر بوویشی لەسەرەکرێتەوە. اینجاینە سەر ئەم بەشەمان تایبەت لەسەر مەوادی HDPE-شی پێکرد. HDPE بابەتی ئەو بابەتانەیە کە بە وەکو ئیسڵاحی خۆی بە بادیان پێوترێت، ئەو جیازەی کە دروستێکە بە هەوا دروستێکە. ئەم مەوادەیەکە دەبێ ڕۆن زیاتر لەسەر دەبێ ڕۆن ئەو مەوادانەیە کە دووبارە ریسایکلی نەکرێتەوە ئیشی لەسەرکرێتەوە و ئاکرێتەوە بە دەبێ ڕۆن و بۆ بابەتانە زیاتر بەکارێتەوە. ئەمانەمانەیە کە زیاتر ئەم خانانە بۆ ئەو مەوادەیە کە تۆزێک جیاواترە لە مەوادەکەی تر بەپێی بوونیەتی مەوادەکە لێرە ئیشی لەسەرەکرێتەوە و ئەم خانانش بە هەمان شێوە چونکە زیاتر ئیش لەسەر مەوادی ڕەشەکرێت لێرە. مەوادی ڕەش، مەوادی ڕەنگی، مەوادی سپیک، ئەو بابەتانی وتمان LDP بابەتی نایلۆن ئەوە ڕوا بۆ شوێنێکی تر ئیشی لەسەرەکرێت، بابەتی ئاوی بەڕاد و ئەو بابەتانەکە وتمان پێتی پێوترێت کۆدی خۆی جیاوازە کەپسەکرێتەوە. مەوادی ڕەش و مەواد ڕەنگەکان زیاتر لەسەر ئیشەکرێت ئەو مەوادانیشان کە کەمینەن بە کەمیە تێرانە بۆی کە تێکەڵی مەوادی تر نەبێت لەم خانانی تر و بە ماشانی تر ئیشیان پێەکەین. تەبەن ئەو مەوادانی کە ئاڕێتوێتێ پشتی هاشەکان و پیس و پۆقڵی پێوێت، تەپوتۆزی پێوێت، شتی زیاوی پێوەیە یەتە ناوم بۆکسپالێتانە ناوم بۆکسپالێتانە مەوادەکە تەمان وەگەی بینن تەپوتۆز و پیس پۆقڵی پێوەیە. لێرە ئەو خوێمانەیە کە ئەکرێتە ناو حۆزەکەیان بۆ پرۆسی شۆردنەوە لە دوایە کە مەوادەکە یەتە ناو معمەل ئەهاڕێت دێتە پرۆسی شۆردنەوە. پرۆسی شۆردنەوە چۆنە؟ لەم بەشێکی بینن مەوادەکەی تێرە لە ناو بۆکسپالێتانە ئەکرێتە سەر و مەسعەدە ئەڕواتە ناو حەوزی شۆردنەوەکە. مەواد کێتە ناو حەوزی شۆردنەوە لێرە مەجموعی یاخود نسبەتێکی کەمی مەوادەکە مەوادێکە کە ئەکەوێتە ژێر ئاو مەوادێکە کە بەعمل نایەت ئەچێتە بەشی ژێر ئەو مەوادەشی کە پاک و خوب دەمێنێتەوە لێرە هەموو پیس و پۆقڵیەکان یەگیرێت و ئەڕواتە ناو ئەو بەشە. ئەم بەشەکە جیازی سانتریفیوژی پێوترێت گرد و هەموو پیس و پۆقڵیەکانی مەوادەکە ئەگرێت. دواتر تەمەن ئەمە خولێتەوە مەوادەکە لە ناوایەتی یەتە نام جیازەم جیازی هەوا وشکەرەوەیە کە لە ناو ئەمە هیتەر و گەرمیتیایە مەوادەکە پاڵنێتە ناو ئەم سایلوە. ئەم لە مەوادەکێتە ناو سایلوە تۆزێک لە ناو ئەمە ئەمێنێتەوە تا ئەمە تاو هەواکە گەرمێکات و یەتە ناو ئەم بۆکسپالێت. ئێستا ئەمە ئەو مەوادەیە کە لە ناو معاملەکە هاتووە لە پرۆسەی هاڕین دواتر هاتووەتە ناو معاملەکە شۆراوەتەوە یەتە ناو بۆکسپالێتانە کە مەوادەکە تاوشک و پاک و خاوێن بێت وەک سەیریکە نەتە بوتۆز نە هیچ شتێکی تر پێوە نامێنە و ئامادەی ئیشکردنە. دواتر لێرەوە نوعیەتی مەوادەکە جیاکرێتەوە بۆ نمونە ئەو بابەتانی کە PP ئەو بابەتی کە LDP یاخود هەر بابەتێکی تر بەجیا شۆرێتەوە لێرە دوایەوە کە بەجیا شۆراوە چەک ناو بۆکسپالێتانە و ئەڕوا بۆ شوێنێکە مەبەستە ئەوەی کە بۆ دروستکردنی سنووق بە یاخود بۆ هەر بابەتێکی تر بێت ئەچێتە شوێنی خۆی و هەندێک لە مەوادەکان هەیە کە بۆ معاملەکانی ناو کوردستان ئەنێرێت تەمەن ئێمە مەوادەکانمان لە 100% هەمووی ناخۆیە ئێتێرە لێرە ئیشی لەسەرەکرێت و دواتر مەجموعەیەکی زۆری ئەنێرێت و بۆ معاملەکانی تری کوردستان کە بە شێوازی گرانۆڵ یاخود بە شێوازی هاڕین بۆ معاملەکانی ترەچێت بۆ دروستکردنی سنووقی ئەو بابەتانی کە ئینتاجێکن وەکو عەلاقەی خۆڵی ماڵان یاخود دەبەی ڕۆن بۆ بابەتانی تریش بەکارێت. بەشێکی تری کارگەکەی ئێمە وەبەرهێنانە وەبەرهێنان بەم جیازانە ئەکرێت ئەو مەوادی کە شۆراوەتەوە لە پرۆسەی وەرگرتنەوە بابەتانەیە تێرە دێتە ناو ئەم جیازە ئەم مەسعەدەکە ئەمانە مەوادەکە باتە ناو ئەو سایلووە تەمەن لێرە بۆی کە ئەو ڕەنگی کە خواستی مشتەریە ڕێک وەکو خۆی دەرچێت ڕەنگی تێکەڵ ئەکرێت
وانکە بە نسبەتێکی دیاریکرا و کە خواسی لە سەروتەکە لەگرێتە ناو ئەم بەشە لێرۆ مەسادەیە چێتە ناو سایل و دواتر لە پرۆسی دروستکردنی جیازەکەیەتە ناو ئەم بەشە و ئەم سنووقەی کە ئێستا لێرەی بینین وە بەرهەم ئێستا مینتاجی ئەو بابەتێکە دروستمان کرد موادەکات و ناو پرۆزاتۆ ناو جیازەکە و دواتر کراوە بەم سنووقەکە ئەخرێتە ناو بازاڕۆ بەپێی خواسی مشتری سەمە خواسی لەسەر ڕەنگی شین بوو دروست دەکرێت و ئەدرێت بەدەستی مشتری ئێستا یەکێک لە بەرەمەکانەکە سنووقی 10 کیلۆی پێوتر لە بازار ئێمە چەند جۆریتر وەکو سنووقی 8 کیلۆ یاخود 20 کیلۆی دروست دەکەین هەروەها بابەتی چەند جۆر یاخۆ چەند قیاسی ئینجانەی گوڵ بۆ مەشتەلەکان دروست دەکرێت لێرە سینی هەیە هەر بۆ چیمەن دروست دەکرێت لێرە چەند جۆر بابەتی تەقسیم و ڕەبط و بابەتانەمانەیە کە هەر لێرە ئێمە دروستیەکەین و ئەخرێتە ناو بازاڕ ئەو بابەتانی کە ئێمە لێرە دروستیەکەین تقریبان بۆ 10 جۆر کەمتر زیاترە بێت کە ڕەوانەی بازاڕەکرێت و ئیشی لەسەرەکرێت ئەو بەرهەمانەی کە ئێمە دروستیەکەین ئێستەوە کۆمە ئینجانە منی وە بەرهێنەر من دڵسۆزی وڵاتی خۆم زیاتر تاوی کە ئەو بابەتانەی کە لە ئێران یاخود لە وڵاتانی ترەوە درێت ئەم ئینجانەی کە ئێستا دروستەکەین بە نسبەتی ئینجانی ئێرانی و بابەتانەوە ئێمە ئەتوانین زەمانێکین کە چەند ساڵ لەبەر خۆرابێ بەوەی کە هیچ شتێکی لێبێت یاخود ئەوی شکان بەرگەی هەموو شتێک بگرێت لەو ماوادانی کە ڕۆژانەی هەناو مامەلەکە بۆیە کواڵەتی بە نسبەتی شوێنەکانی تر هەڵماداوە کە زۆر زیاتر بێت و زۆر بەرزتر بێت ئەو نسبەتە یاخود ئەو ماوادی کە ئێمە دروستەکەین ئێستا ئەم ئینجانەمانەیە کە ئەتوانین بە نسبەتی وڵاتی ئێران و تەنانەت تورکیەشەوە ئێمە ئەتوانین بڵێن کە چەند لێڤڵ لەسەر و هەمویانەوە لە ڕووی کواڵەتی لە ڕووی مانە و لە ڕووی هەموو ئەو بابەتانەوە وە یەک داواکاری تریشمەیە بەڕاستی لە خەڵک ئەم پلاستیکانی کە ڕۆژانەیەتە لای ئێمە هەمووی کەسانێکن کە ڕۆژانە کۆیەکەنەوە سەر چاوەداهاتی خەڵکانێکی کەم دەسەڵات و هەژارن بۆیە کاتان لێ یەکەم ئەگەر پلاستیکێکتان ئەگە شتاکتانی مێکە ناخۆڵەکان داینە لەبەر ماڵەکانتان بۆی کە کەسانێکە بە ماتۆڕ یاخود بە ئیش و کار و کەسابەتیانەوەتە بتوان کۆیکەنەوە و بێت ئێرانە چونکە سەرچاوی ئەم معاملێمە ئەم کارگێمە ئەو موادێکێت ئێرانە لە 100% هەمووی هی ناوخۆی وڵاتە هیچی هاوردی دەرەوە نیەوە ئەو کەسانەیە کە شتەکانمان بۆیێن بۆیە کاتان لێکم لە بریوەکە ئەم شتانە کە ڕۆژانێک چۆتە ناو بۆ بەخۆڵ و خاشاک و فڕە دراوە لە دەرەوە ئێستا دێت ئێرانە لە ناو وڵاتی خۆمانە خەریکی نیشە لەسەرەکەن و خەریکین ئەیکەن وە بەرهێمێنان و ئەخرێت و ناو بازارەکانی خۆمان دووبارە ئیشی لەسەر دەکرێتەوە بۆیە کاتان لێکم وەکو هاوکاری ژینگە دۆستی وەکو هاوکاری ئێمە و تەواوی ئەو کەسانەی کە هەوڵ ئەدەین بۆی کە ژینگەیەکی پاکمان بێت وەلەو پیس و پۆخڵی پێشرەوە بە تا ئێستا هاتوین ئەمانەوە بەرەو باشری بچین هەوڵ بن ئێوەش یارمەتی دەربن هەر کەس و لە حەنای خۆیە ئەو مادی کەیەتی لە بەر دەرگای خۆیان دانێت بۆی کە خەڵکانە کۆی کاتەوە و بێتە لای ئێمە هەموو ئەمانەی کە ئێمە ئێستا لێرە وەریەگرین وەکو ئاماژەم پێکرد هەمووی خۆڵ بوو کە فڕە دراوەتە دەرەوە و بە نسبەتی ئێمە و چەند کارگەی تر کە ئەم ماوادانە کۆوەکرێتەوە لێرە دێتە لای ئەمەمیشی لەسەرکن وە بەرهێنانەکەن ئەگەر جیاواز لەوە بێت بەڕاستی هەموو ئەم ماوادە فڵە درێت و ئەبێ بە خۆڵ و خاشاک یا بێ بڕات بۆ خۆڵ عملەکە یا بوت لە ژینگە و شوێنە گەشتیارەکانە هەمووی فڕە بدرێت و بێت بە پیس و پۆخڵی کە دواتر کێشە و مەشاکلی زۆر گەورەتر لە خۆی دروست دەکات. ئەمە بەشێکی تری معاملەکەمانە کە لێرە بابەتی نایلۆن زیاترێتە ئەم بەشە نایلۆن کە LDP پێوترێت ئەویش هەموو جۆرەك نایلۆنێک ناتوانێت ئیشی لەسەرکێتەوە هەندێک نایلۆنێ وەکو نایلۆنی ئەو قەمیسانە کە ئەکڕێت خشەخشی دێت ئەوانە بە عەمەل زیاتر ئەو نایلۆنانەیە کە نایلۆنی نەرمە وەکو نایلۆنی بیت بەکاریە ئەو نایلۆنانە کە بۆ بابەتی کوشت و کاڵەکان بەکار دێت لێرە زیاتریش لەسەر ئەو بابەتانەیە کرێت
وەکو ئەم نایلۆنانەکە نایلۆنی نەرم و پاک و خاوێن. نایلۆنەکان لێرە کۆ بێتەوە لەم بەشە بە جیاواز نابێت چونکە کۆدی خۆی جیاوازە لەگەڵ مەوادەکەی ترە دێتە ناو ئەم بەشەکە مەسعادەکەی لێرە جیاکرێتەوە ئەگەر پیس و پۆقلێکی زۆری پێ بێ و ئەمانە جیاکرێتەوە بۆ یەکە تێکەڵی نایلۆنەکە نەبێت پێکاتەکەی نەگۆڕێت دێتە ئەم بەشە لە ناو مەسعادەوە مەوادەکە ڕواتە سەر بۆ ناو ئاشەکە لێو ئاهاڕێت یا بە مەسعادە دێتە ئەم بەشەکە نایلۆنەکەیەکە لێرە هاڕاوە بەم پرۆسی شۆردنەوە نایلۆنەکە تێپەڕەکە لەم مەسعادەی تر ڕواتە ناو ئەم جیازی گوشینە ئەم جیازە هەموو ئاو و پیسپۆقلەکانی ئەگوشێتەوە نایلۆنێکی وشکت پێیان نایلۆنەکەی ئێستا تەقریبەن لەوانەیە سەدا 70 بۆ 80 وش کرابێتەوە سەڕ و تووشی پێوە نەماوێت دواتر لە ڕێگەی مەسەڵەوە ڕواتە ناو ئەم شەبەکەکە لێرە نایلۆنەکە وشەکرێتەوە هەوایەکە لە بەشی ژێرەوەی وەگەرە کە دیارە شۆڵە هەوایەک لێدا وشکیەکات و دواتر دەچێت بۆ پرۆسەی کندورکردن لە 100 وش بوونەوە بۆ ئەوەی کە بتوانێت ئیش لەسەر نایلۆنەکە بکەیتەوە بیکەیتەوە بە گرانۆڵ و بڕات بۆ پرۆسەی دروستکردنی عەلاقەی خۆڵیا خۆ هەر شتێکی تر پێویستی لەسەرەکرێت ئەبێ بە جیازێکە ناوی کندورە بەم کندورە ئەم مەوادە گەرم بکرێ و لە 100 وش بگرێت و بگرێت بەم شێوازە ئێستا مە ئامادەی دروستکردنی گرانۆڵە مەوادە ئەو مادەی کە کندور کرا تەبەن ئێستا ئەمە نایلۆنە کندور کراوە یاخود هەر بابەتێکی تر کە ئیشی لەسەر بکرێتەوە بە بابەتی پیپی بە یاخود ئێستا ئەمەش ئامادەی بۆ گرانۆڵکردن و هەروە ئەمەش کندور کراوە لەبەرێکە ئەو مادەی کە ئاچێتەوە ناو جیازی کندورکردنەکەت ئەبێ لە 100 وش بێتەوە هیچ تەڕ و تووشێک بێەوە نەبێنە بۆی کە پرۆسەکەت بە دروستی و بەرەکوپێکی بەڕێوە بچێت دواتێتە ناو مەسعادە ئەو مادەی کاڕایزە LDP-ەکە بێت نایلۆنەکە بێت یاخود مەوادی پیپی بێت یاخود هەر مەوادێکی تر بێت دێتە ناوم بەشەی گرانۆڵ کە ئەمە دەستپێک یاخود دەتوانین بڵێ ئەمە بەشێکی جیاوازی تری کارگەکەمانەکە ئیشی لەسەرەکەی مەوادەکە هێتە ناو ئەم مەسعادە دواتر ئەچێتە ناو سایلۆ پرۆژەی گرانۆڵەکە وردەورد ئیشی لەسەرەکرێت مەوادەکە بە تواوێتە ناومان ئەمان هەمووی هیتەرە هێتە ناوم بەشە ئەم شەبەکەی کە لێرە لێی دراوە ئەم شەبەکە هەموو پیس و پۆقڵیەکانی ئەگرێت وەکو ئەم بابەتەی کە دیارە هەموو پیس و پۆقڵەکان یاخود ئەو شتانی کە شتێکی جیاوازترە لە ئەو بابەتە ئەو نایلۆنە هەمووی وەرئەگیرێ لێرانە جیاگرێت و کە پیس و پۆقڵەکانی لێگیرە لە ئەم بۆری و مەوادە تواوەکەیەتە ناوم بەشە دوارە بەشێکی تر بە هەمان بەڵام لە خەبارەیەکی بچووکتری بەشەکەی تر ئەمە جیازێکی دوو مەرحەلەیە دێتە ئێرانە دوارە لێرە لەوانەیە نسبەیەکی کەم لە پیس و پۆقلەکانەوە دەرچوو بێت لەو شەبەکە یەت لێرە ئەگیرێت مەوادەکە بەشکڵی ئەم ساڵانەیەتە ناو ئەم حەوزەکە ئیشی فێنکردنەوەی مەوادەکەی ئەکات بۆی کە ئەو مەوادی کە بە گەرمیێت ئێران نەخردێت دێتە ناو ئەم حەوزە لێرە سار دەکرێتەوە دواتر دێتە ئەم بەشە ئەم جیازە هەوایە لەو مەوادی کە یاخود ئەو ساڵانی کە لە ناو ئاوەکەوێتە دەرەوە هەموو ئاوەکەی ئەگرێت وێ کاتۆ ئەمە دواترێتە سەر ئەم جیازە کە جیازی کاتری پێوترێت کاتر ئەو ساڵانەی کاتۆ بەپێ قیاسێکی ڕێک و هەمووی بە جوانی وردەکا بۆی کەشتەدەت تەوازن ڕێکی پێک وەکو ئەمە مەوادەکە هەمووی ڕێک و جوان وردەکات وێکەتە بە مەوادێکی یەکدەست و ڕێک پێک و جوان ئێستا ئەم مەوادە ئامادەیە کە بڕاتە ناو معمەلەکان بۆ ئەوەی کە ئیشی لەسەر بکرێت بۆ دروستکردنی هەر ئینتاجێک بەپێی هەر جۆر یاخود هەر کۆد لە مەوادەکان کە داوایەکەن و خواردی لەسەر جگەلەوەی ئەم جۆرە کارگانە دەبنە هۆی ڕەخساندنی هەلی کار و ڕێگریش لە چوونە دەرەوەی پارە دەکەن هاوکات دۆستی ژینگەن و لە ڕێگەی دووبارە بەکارهێنانەوەی پاشماوە پلاستیکی و نایلۆنیەکان دەبنە هۆی پاکردنەوەی ژینگەی شار لە پلاستیک
ئەگەرچی کارگەکان بچووک و مامناوەندن و بەشێکی گەورەی هاوڵاتیانیش پاشماوە پلاستیکەکانان نانێرن بۆ ئەم کارگانە، بەڵام بوونی ئەم جۆرە کارگانە و پابەندبوونی بەشێکی دیکەی هاوڵاتیان هەنگاوێکی گرنگە بۆ پاراستنی ژینگە لە پیسبوون بە پلاستیک. بۆیە پێویستە شارەوانیەکان پاشماوەی ماڵان و شوێنە گشتیەکان بە جیاجیا کۆ بکەنەوە و کار بکەن بۆ دووبارە بەکارهێنانەوەی، نەک فڕێ بدەنە سەر زەوی، چونکە ئەمە دەبێتە هۆکاری. پیسبوونی ژینگە، خراپبوونی تەندروستی مرۆڤ و تەواوی زیندەوەران، بەهەدەردانی سامانی وڵات،